بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمت الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداریەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەیەم جاری بەرنامەکەمان پرسیارێواکەین: هۆکارەکانی پشت کۆچی هاوڵاتیانی کوردستان بۆ هەندەران چییە؟ ماوەیەکی زۆرە پێشتریش طبعاً، بەڵام ئێستا حاڵەتەکە لە زیادبووندایە. ئەویش کۆمەڵێک گەنجی ئازیز و خۆشەویستی ئەم شارە، گەنجێک کە بەڕاستی دڵی بە وڵاتەکەی خۆش نەماوە، بە بەرپرسانی وڵاتەکەی، بە حکوومەتەکەی، بە سێکتەری حکومی، بە تەنانەت بە ئەهلیەکەش، ینی بە هیچ بارێکە دڵی بەم وڵاتە خۆش نەماوە، مەجبورە ئەڕواتە دەرەوەی وڵات بۆی لەوێ بتوانێت هەم بژێوی ژیانی خۆی دابین بکە، هەم کەس و کارەکەی، هەم نەجاتی بێ لەم قوربەسەری و دەردەسەریەی کە خەڵکی هەرێمی کوردستانی تایە. واتە هۆکار زۆرن و زۆر بەشمان نەزانین هۆکارەکان چین. بەشێکی بریتیە لە گەندەڵی هێزی دەسەڵات لە هەرێمی کوردستان کە بریتیە لە دوو هێزی سەرەکی، یەکێتی و پارتی. ئەوان پێیان وایە کە لەبەر ئەوەی ئەم هێزانە وەکو دوو هێزی کۆمپانیا ئاسا مامەڵە لەگەڵ بارودۆخی هەرێمی کوردستانەکەن، هیچ شتێکیان نێشتوێتەوە هاوڵاتیان بتوانن سوود و قازانجی لێ وەربگرن. هەموو شتێکیان کردووە بەکرێت، دوایین جار ئەبینین خوێندنیان کردووە بەوەی کە کابرا لە زانکۆ حکوومەکان ناوینێتەوە بۆی بچێتە پاراڵێڵ لەوێ لە زانکۆکانی خۆیان وەربگیرێ، هەروەها لە خەستەخانەکانی خۆیان عیلاج و تەداوی بکرێ، هەروەها لە مەکتەبەکانی خۆیان قۆناغەکانی خوێندن تەواو بکەن. بێگومان لە هەموو ڕوویەکەوە ئەو خاوەن کۆمپانیانەی کە نزیکن لە دەسەڵات هەموو ئەو وەزایان قۆڕ کردووە، کارێکیان ناوەتەوە، وەزێکیان دروست کردووە کە خەڵک زۆر بێ ئومێدە و بە لێشاو کۆچەکەن بەرەو دەرەوەی وڵات. ئەو بەڕێزانەی کە لەگەڵمان بەشدارن بە نووسینی کۆمنت و لەم هەفتەیەشدا لەم ڕۆژەدا کۆمنتیان بۆ نووسیوین، کاک فاخر برادۆستیەڵە هۆکاری سەرەکی گەندەڵی و دروستبوونی دووچینیە لە کۆمەڵگەدا. شان و عەبدوڵڵاڵە زۆربیان لەبەر ناڕەحەتی و بێکاری ناچارن کوردستان بەجێ بهێڵن. هێمن محەممەد ژەڵێ نەبوونی ئازادی ڕادەربڕین. جەمال پیرداود دەڵێ نەبوونی کارگەی پێویست تا زۆرترین هاوڵاتی کاری تێدا بکات لە دەست بێکاری ڕزگاریان بێت. نازم عەلی ژەڵێ نەبوونی دادگایەکی سەر بەخۆ کە تاک بتوانێت داوای مافی خۆی بکات. نەریمان عەلیەڵێ زۆربوونی ڕێژەی بێکاری و زیادبوونی باش لەسەر هاوڵاتیان. شیروان ناسڕەڵێ نەبوونی هەلی کاری پێویست بۆ گەنجان. هارون یوسف ئەڵێ خەڵکی ناڕازی کۆچ دەکات و خەڵکی حزبی دەمێنێتەوە کە ئەمەش لە بەرژەوەندی دوو حزبی بنەماڵەیە، بۆیە لی بێدەنگن. نەسرین عومەر نووسیوێتی تا خاوەنی ئەم حکوومەتە بین کێشە و گرفتەکان هەر بەردەوامە بێت. باوەن ئیبراهیم ئەڵێ بێکاری و دزی و جەردەیی بەرپرسەکان. وریا محەممەدیش نووسیوێتی بێهیوابوون لە دەسەڵاتدارانی کورد. ئەرخەوان ئەکرەمی ژەڵێ نەبوونی کار و داهاتوویەکی باش ناچارن کۆچ بکەن. سۆران حەسەنیش نووسیوێتی زاڵبوونی دەستی حیزب بەسەر دامەزراوەکانی هەرێم، واتە بەرژەوەندی حیزبی پێش بەرژەوەندی هاوڵاتیان خراوە. بەڵێ بەڕێزان، ئەمە بەشێک بوو لەو کۆمنتانەی کە بۆ تەوەری ئەڵقەیەم جارە هاتبوو. لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە، ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن، ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەڵقەی ئەم جارەی دوانگەی خەڵک و ئەم تەوەرە بخەنە ڕوو کە زۆرێک لە هاوڵاتیان بەدەستێوە ناڵێنن. بابەتی کۆچ بابەتێکی زۆر مەترسیدار و خەتەرناکە. هەر وڵاتێک گەنجی تیان نەما بەڕاستی دووچاری دەیان قەیران ئەبێتەوە. با بچمە لای یەکەم پەیوەندی کاک وەستا خەلیل لە بازیانەوە. وەستا خەلیل، سلام علیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵی و بەرەکاتوو. کاک وەستا خەلیل، خوای گەورە تۆش مۆفەقیات و سەفرازی بەرقاتی. ئەجمعین براجان، سپاس دەکەم، مەمنونی تۆم. ئەتوانم دوو سوالکەم بەبێ تەشیرکردن بە هیچ کەسێک و خۆشمان بینە هۆک لە خزمەتان فەرموو. ببوورە نەگەڕە لە تەلەفۆن لێ بگرێ کاخ. نویستم چەند قسەیەک عەرزی جەنابتان کەم.
ئێستا بازاڕەکان هەمووی کراوەیە لە بازاڕەکان بۆ خەڵکە بن بۆ ئەڵمانیا بە 140 بۆ نمونە بۆ هۆڵندا بە 150 بە 160 باشە ئەم پارەیە بۆ لێرە سەرفی ناکە ئەمە یەک دوو خەڵکی خۆمان هەمووی بێقەناعەتە خەڵکی لەم وڵاتەیە کانتۆر کۆکاتەوە لایگەڵ کۆکاتەوە خۆمە کار و کەسابەت و عیب نییە پاپۆن کۆکاتەوە بیرسی قوتی بەتاڵ کۆکاتەوە پێی ئەژی فەمی 200 زاندارەکە ئەمەیان وە درۆمیان ئەو کەسێک کاچێت بۆ ئەوروپا خۆلیە فەرشی سووری بۆ نەخوازیکەن بە ئەنداوی پەرلەمان وە سەرێکی حکومەت یا سەرێکی ئەنجومەنی وەزیران وەڵڵی ئەوەی کە لەوەیە خراپترین ژیانی هەیە بە بەڵگەوە من پێتەڵام چەناها کەس و خۆش و کاک وەستا خەلیل پەیوەندەکەی داخرایەوە بەداخەوە سوپاسێکم بۆ پەیوەندەکەی کاک مەحموود لە دووەکە وەرەگرم چۆنی کاک مەحموود جان سوپاسە دەکەم براکە مەمنونم قەسەم بەخوا مامۆستا محمود وەزعی زۆر ناخۆشەوە بە تایبەتی لە گەنجەکان لە شاری دهۆک زۆر کەسی هەیە بە محاولە دەکەنە بە هیجرەتی دەکەنە بە کوچ بەنە لە دەرەوە بەڵێ بە تایبەتی لە منطقەی شێلە دزێ بە تایبەتی لە شاری دهۆک یعنی نازانم ئەم وەزعە لە حتا لە چی بەردەوام دەبێتەوە بس هەڵاتە حکوومەتی هەرێمی کوردستان وەرە ئەم وەزعە دروست بکەوە ئیسلاح بکەوە باش ئەمە خوا قبیل ناکەتەوە خوا قبیل ناکەتەوە كلكم مسؤول وكلكم راع كلكم مسؤول عن رعيتي أما تشيه قسم بخوا أما زور قلنا مادنوا يعني أوقات هذه كان لدوازي أمدي تخرج بتوا لكليته قبل إلا به أهل يكان يان أهلي قبل بتوا يان لا السفر ذاك الأخوة قبل كذا لا حول الله ولا قوة إلا بالله العلي العظيم ونعم بالله صادق ما مستر محمود سپاس بۆ تۆش کاک مەحموود جان مۆفەق بی براکەم دەستەکانت خۆش بێ سپاس بۆ پەیوەندەکەت ینی بەڕێزان خۆ ئەڵێن زۆنی پارتی یان زۆنی زەرد تا ئەندازەیەک باشترە لە زۆنی سەوز هەم ئیشی تیا دەست ئەکەوێ هەم پارەی زیاتر تێدایە هەم ڕەنگە کار و کاسبی لەوێ باشتر بێ بەڵام بە پێچەوانەوە بینین کاک مەحموود لە دووەکەوە باز دەواکە لە مەنتیقەی شیلاتزێ و ئەوانە زۆر خەڵکەکە زۆر کۆچەکەن و لەبەر بێ ئیش و بێکاری ڕۆکەنە وڵاتانی ئەوروپا ئەچمە لای مامجەوهەر لە کۆیەوە کاک مەحموود چۆنی سپاسە دەکەم مامجەوهەر وەڵڵی نازانم بەرنامەکە لەسەر تێ لە دەرەوەی شارم لە شەساغ بێ باسی کۆچی گەنجان دەکەم مامجەوهەر بۆ دەرەوەی وڵات دەرەم ئەیامێکە خەتاباری کوردێ بۆ یەکە زۆرداری شێوەی دژمن دورک و داڵین بۆیە گەیشتین بەو ڕۆژە کوردە بۆیە گوڵە بە ڕۆژە هەر بۆیە بێتارە نووسە هەمووی لەسەر یەک داسووسە گوناحەت و بستا خاکمانە کوردە خاک دێ ئەوها جوانە نەعلە لە خیانەت کوردە بزانە بەڵێ دەست خۆش ئەوە شارەچکە ڕەنگە ئێستا بەبیرم دێتەوە دێریم حەسادەتین بە یەکتر چاوما بە یەکتر هەڵنایە خۆپەرستێکی سێرن خۆما پێ پاشایە ئەمە سیفەتی کوردە لە لای خوداش بەڵایە دژمنە خاوەن خاکە بۆ کوردانیش بەڵایە عەلاکولێن ئەوە لەبیرم چیتەوە مامی گەورە کورد زۆر گەورەیە زۆر پیاوە زۆر بە شەرەفە زۆر بە ئەخلاقە ئیسلامە وجدانە شەرە وجدانە خۆپەروەرە یعنی هەرچی کە کورد کردێتی هیچ دنیا نەیکردیا لە هەموو دنیای بپرسە بڕۆ لە ئەمریکا لە بەریتانیا لە فەرەنسا لە ئوسترالیا لە هەموو دنیا بپرسە چێ لە هەموو قەمی دنیا گەورەترە دەرە کورد بۆ لەبەرەوەی کوا ئەو خواکەی کە خوا کوردی کە خدا بە کوردی دایە لە هیچ دنیادانە ئەو ئەخلاق و پیاوەتەی کە خوا بە کوردی دایە لە هیچ دنیادانە بۆ ئەمە بەسەر هات
پێداچوونەوەی لە خۆمان بکەینەوە با ئێمە لە پەلا ئیسلام سد نەکەین لە پەلا دیموکراتێت و مافی مرۆڤ سد نەکەین با بێنەوە سەر ئەستێکان بۆ کوردیان بەو ڕۆژە گەیان پیلانی لۆزانیان لۆ دروست کرد لۆ دەبی بە خۆمان مام جەوهەر چییە کوردی بۆ ڕۆژە گەیاندووە عەزێت نەبێ حەزەکەم ئەوم پێ بڵێ کاک محمود وەرە سەر خەت نەڕۆی وەرە سەر خۆت بارت قورسە ساحەکەی بەدێنێلی ساحەکەی بەدێنێت و گەندەڵی ساحەکەی بەدێنێلی دەبی یەکەمینیان هەرچی ئەحزابی سیاسی لەو کوردستانێکی ئێستا هەیە بەسەرکردەوە بێتە بەردەمی پەرلەمان لەوێ پێشداری خۆیان جێبەجێ بکەن چێ خەتابارە چێ خەتابار نییە ئەوە خاڵی یەکەم چێ خەتابارە لە بەرسێتی خەڵکی کوردستان چێ خەتابارە لە دەربەدەری خەڵکی کوردستان چێ خەتابارە لە باز و دەرامەتی سەر خەڵکی کوردستان چێ خەتابارە لە کۆیلەتی کوردستان چێ خەتابارە لە ئاوارەی کوردستان چێ خەتابارە لە ناوخۆی دژمنایەتی ناوەخۆ چێ خەتابارە لەو هەموو ئێش و ئازارەی لەسەر خەڵکی کوردستان چێ خەتابارە کە 30 ساڵە کورد بە ئەمانجی خۆی نەگەیشتە هەروە بەرەو هەڵدێ دەڕێن چێ خەتابارە بە هەموو خەڵکی بەرابەر خەڵکی کوردستان کە درۆ دەکەن کە ئابێ هەموو سەرکردەکانی سیاسی کوردستانن بە هەموو لایەکەوە کەس خۆی لێ نەباتە دەرێ کە ئابێ ئێمە دەبی بگەڕێنەوە سەر بیلانی لۆزان بگەڕێنەوە سەر حکوومەت عێراق بە حکوومەتی عێراق بێتەوە چارەسەری کێشەی کورد بکە ئەو دارە مەطمەعین بە ئەنفال ناقتەوە کارەساتێکی گەورەمان لە بەردەستیدا ئێستا داعشە ئیسلامیەکان دەبێ بێنە سەر خەت پارتی یەکێتی بێتە سەر خەت هەرچی ئەحزابی سیاسی بێتە سەر خەت ئەگەر نەیە سەر خەت هەمووتان خەتابارن کۆیلەی کوڕی کۆیلەن دژمنی دەستەکانت خۆش بێ ئێوە خەتابارن خوا حەفیظ سپاس بۆ تۆ مام جەوهەر لەگەڵ کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە وەرەگرم ئەو کاتت باش کاک محموود هەموو کاتت باش کاک عەبدوڵڵا گیان برای بەڕێزی وەڵا بە بیری ڕای من ئەو خەڵکە شتێکی زۆر خەڵەتە ئەگەر من لە ڕێ دەنێ بۆ ڕێ هات و نەهاتێ حکومەت بەرپرسیارە لە هەموو شتێکی ئەو هەموو گەنج و لاوە ئاها چەند ڕۆژە قوتابی گرێبەز لە سەر زادەنە دەسەڵات گوێ لە کەس ناگرێ پاوانە ئەرێ چەند خەڵک خانرشین دەکرێت چەندەها مامۆستا و ئەولاولا کۆچی دوایی دەکات بڕوا بە وڵاتان هەر بارەسای ئەوەی کە کۆز دەکە و خانرشین دەکرێت بای ئەوەی ئەم خەڵکەی دامەزرێ دە ڕۆژ ئەوەم خەڵکە لەسەر زادەیە ئەم هەموو گەنج و لاوە ئیش و کارە هیوا هەیە دیارێکی لە دیفانی دان نییە ئەرێ حکومەتانە بۆ ئەم لایەنە بەرپرسانە ئەو باخەڵیان پڕ نەبوو بۆ ئەو باخەڵەیوان کونی تێداچێ چەند ساڵە ئەم داهاتیان کۆ کردەوە خواردیان بۆچی ئاوڕۆژی لەو فەقیر و هەژار من بە بیر و ڕای من ئەو وڵاتانە پێویستە کەس زۆر نەگەیە هەر هەمووی دووداش کاتەوە بینێرێتەوە بارە ناو خۆی هەستەیە کاکە بەشی هەموو هەرچوو بنەماڵەکە 50 کەسیان نییە ئەم خەڵکە زۆر بێدەسەڵاتەوە ببرێت دەستەوەستانی دانیشتووە ئەدوو 7 ساڵە بەربێنە نەوت ڕوای میلەتەکەت نابینی هەر هەموو شتێکت گرا کردو بەسەر میلەت لە گازەوە لە بەنزینەوە لە نەوتەوە هەتاکەینە ئەمە تێریان نەخوارد ئەم بنەماڵانە ئەم هەموو داهاتە بۆ کوێ دەچێت داهاتی نەوتت داهاتی سنوورت داهاتی تەنکەرە نەوتەکانت بێ نەوتەکانت بۆچی ئاوڕۆژی لە میلەت و فەقیر و هەژارەکەی نادەنەوە ئەم خەڵکە تا کەینێ وا بێ دەنگە کورد کەی وا بێ بێ هەڵوێز بووە بۆچی هەر منی ڕێ هات و نەهاتی دەگرێت ئەوەندەی لە دەریای ئیزەی داخلگە هەرەوەندە نەدەفەوتان ڕاپڕنێکی دیکە با بڕێوە بێ دەست بێت تا پێویست ناکە ئەو خەڵکە هەروە بە دەستەوستانی دانیشتێ برای دەڕێزم ئەو داهاتی لەو کوردستانەی هەیە لە هیچ وڵاتێکی دانیە میلەتەکەی ڕەش و ڕووتە خەڵک هەمووی دووچاری نەدامەتی بووە دەبا ئەو خەڵکەی دامەزرێنێ سولفەی ئاقاری بکاتەوە سولفەی زەواجی بکاتەوە خەڵک ئاوڕۆژی لێ بدرێتەوە تاکەینێ بەم شێوەی ئەو میلەتەوە دەستەوەستاندا دەنیشێ جوانە دەست و چاوت خۆش بێ سپاست دەکەم کاک عەبدوڵڵا مەمنون بۆ پەیوەندیەکەت عەزیزی خوا لەگەڵ بێ کاک وەستا خەلیل لە بازیانەوە هاتووەتەوە پەیوەندیەکەی وەرەگرینەوە دووبارە سەلام عەلەیکم عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک وەستا خەلیل دوو پرسیارت کرد
هێشتیان وتت بۆ 140 وەرەقە ئەدەن بە ئەو ڕێگەیە بۆ لێرە سەرفی ناکەن و ئیشی پێوە ناکەن. ئەوی تریان فەرمووت کە کاسبی عیب نییە و خەڵک هەیە فافۆن و مسووانە کۆکاتەوە بۆچی کاسبی ناکەن؟ باش برای بەڕێزم دوو هۆکار هەیە لێرە ئێمە با بە سەریحی قسە بکەین ئەوەی کە ئەچێ بۆ ئەوروپا بۆ علم و حەدیثی قورئانە چێ حفظی قورئانەکە تفسیری قورئانمان بۆ هێنێتەوە بە ڕێک و پێچوو بەگوێی خەڵکی بانگەڵەدا با ئەمە واقعەکان قسە بکەین. بەڵێ دووەمیان ئێمە لە کووردا ئەڵێن جارە نایانچۆ ژنی عەرەب بێنن خزمەتی پیاوەکە بەڵام ئێستا ئەم کچە حازبەی کە لە ماڵانەتە بێنی و بکەبینەوە بە عەرەب ئەبێ وابێ ئەبێ وای لێ بکەین ئەگەر ڕاستەوێ ئەم تەوەرە زۆر هەڵ ئەگرێ ئەم گەنجی داهاتی وڵاتە ئەڕوا شێ بمێنێتەوە. باش من هەڵوێستێک لەسەرەوە قسەی جەناب دەکەم ئەو مۆزوعی ئافرەتی ماڵ کە ئەمێنێتەوە بدرێ بە عەرەب و کورد عەرەب بێنێ و عەرب یعنی بۆچی ئێمە تا ئێستا بیرمان لەوە نەکردوێتەوە هەلی کار بۆ گەنجانمان دابین بکەین پێش ئەوەی مەسەلەن بیر لە پرۆسەی زەواج بکەنەوە. من ئێستا دایان گەنجە زانم ینی پرۆسەی زەواجی پێکهێناوە مبارەکی بێ بەڵام ئێستا ئیشی دەست ناکەوێت ئێستا خەریکە جیا ئەبنەوە ینی وای لێ دێ مەسەلەن حاڵەتەکان بەرەو تەلاق ئەڕواخوا نەخواستە بەسەر چاو جواد فەرموو ئەویشتە دەمەوە بەسەر چاو خوای گەورە بە عەزەمەتی خۆی لە ئاەتی قورئانە فەرمێ وما مدنا بەتی ئیلا عەلی الله ڕزقها وایە ڕاستە بەڵام سعی ئەوێ سعی ئەوێ مەفروزە ئینسان خۆی هەوڵی بۆ بدا ڕسق کاک کە ئەمە وەستا خەلیل ڕسق دوو بەشە بەشێکی بە هەوڵ و ماندووبوونی ئینسان خۆی دێتە پێشەوە و بەشێکیشی بە دوعا دوعا سەبەبە بۆ سەبەبێکی زۆر سەرەکیە بۆ فراوانبوونی ڕسق بەڵام بەبێ محاولە و هەوڵدان هەرگیز ئەوە ڕوونادا. باشە خوای گەورە لە دنیادا لە پێغەمبەران ناجاتری خەڵق نەکردەوە لە پێغەمبەران خۆشەویستتر نەبوو ئەمە نمونونەکانە وایە بەڵێ بەتاکید هەمویان کار و کەسابەتیان کردو بۆچی بۆ ئێمە چاو لەوان بکەین وشوانیان کردووە گاوانیان کردو ئاسنگەریان کردووە داتاشیان کردووە ئەمە عیب نییە خۆ ئەگەر نەوەڵا کاسبی هیچ کاتێک عیب نییە بەعکسەوە کاسب حەبیبی خوایە خۆشەویستی خوایە هەر کەسێک کاسب بێ بە ئەرەقی ناوچەوان بە ماندوێتی ئێواران بێتەوە بۆ ماڵەوە و 4 دیناری ئەو کاسبیەی پێ هەبێ ئەوە ئیتر گەورەترین سەرمایە هەیە ینی ئیتر دەوڵەمەندترین کەسی سەر زەویە چونکە کاسب زۆر خۆشەویستە لای خوای گەورە. دەستەکانت خۆش بێ کاک وەستا خەلیل سپاس بۆ جەنابیشت لەشە ساغ بێ کاک جوامێر لە چەمچەماڵە وەرەگرم. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته كاك جوامي كاك محمد راشي خوالي رازي بي الحمد لله رازي تورقان تليجرام باسي كوچي گەنجان و هەوڵاتیانەکەین بۆ هەندەران کاک جوامێر يعني نەڕۆن وەڵام من قەناعەتم وایە ئەگەر بە سەلامەت ئەڕۆن بڕۆن یعنی خۆیان نەخەنە تەهلوکەوە یعنی حاڵەتێک نەبێ خوا نەخواستە جەرگی دایک و باوکیان پێ بسووتێ وای لێ نەیە مەسەلەن پەشیمان بنەوە لە ڕۆیشتنەکەیان بەڵام ئەگەر ڕێگەیەک هەبێ بۆ ڕۆیشتن بە شێوەیەکی سەلامەت و لێرە مەیئوز بوو بن لە ژیان و هیچ ئومێدێکیان نەمابێ ڕەنگە ڕۆیشتن سوودی زیاتر بێت تامانەوە ئەگەر لێرە زۆر تەواو ینی دەستی شۆردبێ لە هەموو شتێک بەڵام هیواداریشم والله من وخوان تملكم هي لا تنام وثمنتم ثم بخاي جورا بكل الجزاري وخاطر السيكي أملاصي خوان إيه صدق المراسل ما تناكمه چی ناکەیت خوا دووبارەی کەرەوە بۆم شغل ما تناكمه أغاني بو بەڵێ سجان أم خلقي ما والله خلقوا بحكمته والله واصل ما لتك سونا غني بالشبرين بار بالشبرين خراب تو تماشاك يعني إذا أم خلقي حرم يجي كذا ويا بەڵێ أو كيف سبحان الرحمن برنامج ولا فرصة تقول كثير ببرك أيوة بەڵێ إيه بس كاك أخو شيء بو أم خلقاني الوزارة
قريتي لازم تركسي هنا وهر أو يوم النين وهر أو على النين يوم منوك توكل براكن بول فالوس أي دوكين واقين كذا سلمان الناس هذا بالرواد دي إيش الدفاع يعني أبريكم مرو جوانە زين لما وكاس محمود زين يعني أخذ كم غير جدا أخذ فكا روح سكيري لا كسوا بتورثي ما بزهور ولا غير جيهم به هذا بعضكم ما جاب شيء يعني خلك كاد برازيل زيادة المواطنة بو منو بيشاو سيرة كاد بعضكم ما بشيء يعني هذا صار غير ما زين وازحە دەسەکانت خۆش بێ کاک جوان گیانەکەم جلنا بەڵێ گوێم لێت بوو دەسەکانت خۆش بێ وتەکانت بە نرخن پەیامەکەشت گەیشت زۆر سپاسی جەناب دەکەم کاک عوسمان لەسەر هێڵە لە پێنجێنەوە کاک عوسمان وەرەگرم کاک عوسمان باشی بەڕێزم سپاست دەکەم مەمنونم کاک عوسمان ئەو کاتە باشراییان باش هەموو کاتی جەنابت باشە الحەمدولیلا زۆر باشم وەڵی کاکە من ئەڵێم خەڵک لە تێری ئاڕوان خەڵک لە تێری ئاڕوا کاکە خەڵک ئەزانم دوکانی هەیە بەڵێ 150,000 معاشەکەی سیارەی هەیە سیارەی هەیە 150,000 معاشەکەیەتی واسیدەی کرۆ تا دامەزراوە ئیدەم هەمەیە لە خاتی ژیان باشتە و خۆشە خەڵک بەکارە پێش دەفتە دۆلاریە کاکە داوا تۆ زۆر ژیا کابرا زۆر ژیا دە ساتر ژیا بەڵێ ئەیدراب کابرا لە تێری ئاڕوا خەڵکە ئەگەر پارەی پێرەوێت ناتوانێت خەڵکتانە عەرەبانی پێ لەو ناوە بەخوا ناتوانێت 100,000 پێ بکە بەس خەڵک لە تێری ئاڕوا کابرا لە دایرایە معاشی هەیە سیارەی هەیە دوکانی هەیە دەست خۆش بێ ئاخوا کاک عوسمان گیان سپاست دەکەم هەمێ بڕۆ لە سەیتایە خۆ لە کوێ و لەبا خەڵک گەنج دەما هەنی ڕۆشتیتەوە بەڵێ وازحە قوربان پەیامەکەت گەیشت سپاست دەکەم دەست خۆش بێ ئاخوا ئەچمە لای کاک ئەحمەد لە هەولێرەوە کاک ئەحمەد السلام عليكم وعليكم السلام ورحمة الله بارودۆختان چۆنە لەگەڵ ئەو لافاوەی دوێنێ و پێرێ سەلامەتن بەڵێ کاک ئەحمەد لە تەلەفۆنەوەی گوێم لێ بگرە لە خزمەتم فەرموو سپاس دەکەم سەلامەت بێ وڵا دەربارەی تەورەکەتان دیارە یعنی من یەکێک وەکو خۆم ئەمرم زیاد لە 30 ساڵە لەوەتی لە ژیانی خۆمم لە تەمەنی خۆمم بینیومە لە وڵاتانی دەرەوە لە ئەم باسی ئەمریکات بۆ بکەم بۆشی باوک ڕۆیی بۆشی کوڕ هاتە شوێنی چەند 5-6 سەرکردە لە بیرمە ئەوانە کلینتۆن هات و کلینتۆن ڕۆیی لە دوای ئەوە ئۆباما هات لە دوای ئۆباما ترامپ هات لە دوای ترامپ ئێستا بایدن هات بەڵام من لەوەتی لە ژیانم ئەو دەموچاوانی لە حکومەت هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان سەرکردن هەر ئەوانە سەرکردن شتێکی نێم نەبینی یعنی زۆر سەیرە لە وڵاتێکی وەکو ئەمریکا لەوەتی لە ژیانی خۆم ئەمە شەشەمین سەرکردەیە یعنی من بەبیرم بێ شەشەمین سەرکردەیە گۆڕانکاری بەسەر هاتووە ئەم دەموچاوانە هەر ئەم دەموچاوانن لە کۆبوونەوەی هەر ئەمانن بە دەست پێشخەری کۆبوونەوە و دەشیرکردنی حکوومەت و نازانم چی هەر ئەم 15 کەسن یعنی چیان لێ بەدیەکرێ 30 ساڵە چیان لێ بەدی کراوە تازە گەنج بە تەمای چی بێ منی باوک وەکو باوچێک عمرم 30 ساڵە هیچم لەوانە نەدیوە لە ڕابردووە لەوەتی لە ژیانی خۆم کەس خێر و خۆشی لەم سەرکردانی هەرێمی کوردستان نەبینیوە بەدەسەڵات بە ئۆپۆزیۆنەوە هەمان دەبوو لە 30 ساڵی ڕابردووە هیچیان لێ ئیجاد نابێ ئەمانە بۆیە خەڵک هیچ چاوەڕوانێکی لەمانە نییە بۆیە وڵات بەجێبێت ئەگە بزانێت سەرکردەکانی بەتەنگ خەڵکی هاوڵاتی هەرێمی کوردستانەوە دێن خەڵک ئامادە نییە وڵاتی خۆی بەجێبێت بتێت دەدەسەری لە ئاوارەی بژێ بۆیە ئەمانە هیچیان لە چاوەڕوان ناکرێ ئەمانە بەس بۆ نەوەکانی خۆیان و کوڕەکانی خۆیان و ڤێلا و وەنەوشە و دەرەوەی وڵات و سەفەر و گەڕان و سوورات بەس بۆ ئەوانن خەڵکی قوربەسەریش دەبێت لە ناو قوڕاوە هاوین ئاوی بخواتەوە زستان ئاو ئەیبا ئەمری هەم وڵاتە نەمینێ دەست خۆش بە سپاس دەکەم سپاس دەکەم دەست خۆش بێ ئەخوا ئەوە بڕە ئەمری خۆمان کورتە بێ و نامێنێ بەڵام ئەوانەی کە دەسەڵاتدارن لە وڵاتە لە سایی ئەو خەڵکەی کە ئەوە ناڕازیە بەڵام لە کاتی دەنگدان و چوونە سەر سنووکی دەنگدان ئەوەیان بیر نییە ئێمە ئەفەوتین و ئەوان ئەمێننەوە ئیشەڵا ئومێ دەکەین خی گەورە ئاوڕێکی جدی لەو خەڵکە باتەوە باوکی محەممەد
لە تەکیەوە وەرەگرم. چۆنی باوکی محەممەد باشی شکر؟ سپاسە دەکەم قوربان. باسی کۆچی گەنجانەکەین بۆ هەندەران. ئەوە سەوتە بووە کزە باوکی محەممەد؟ باوکی محەممەد باش. وەڵا سەوتە زۆر خراپە، من جۆم لێ نییە بەباشی. ئەوەی باسی ئەوەی کاک عوسمانی پێنجۆن؟ بەڵێ بەڵێ باسی ئەوەیە کە خەڵک لە دەوڵەمەنیە ڕۆ سیارەی هەیە و دوکانی و معاشی هەیە و بەڵێ ئیسا دوو جۆر خەڵک هەیە. من خەڵکە زانم زۆر دەوڵەمەنە و ڕۆیشتووە، خەڵکی دەزانم نەخێر نەخێر. دەسە خۆش بە باوکی محەممەد. پەیامەکەت گەیشت سەوتە زۆر زۆر خراپ بوو. من داوای لێبوردن لە جەناب دەکەم. ئەچمە لای باوکی عەبدوڵڵا لە هەولێرەوە. باوکی عەبدوڵڵا. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. محمد باشي. يا ربي خوا سلامتك زور باشم الحمد لله. أجمعين بإذن الله بشتغل ما أمتهم أوي كلا الدورة مندي دابا كيشتر باسي كد دكاني هي أوي هي أو جنزيك بنات ساري سهل دقري بنات الزهر مشان هر بيزار لولاتي. بله. أمتهم الدورة من دقا غير بيزار نبي مملكة خوي بجنابي. هر مشان هر بيزار. رم دبي بزانين لو بيزار أو خركة. باش. يعني همو ما نهرقلي إيمان هي. يكشتي جدري مضطر بإنصاف أنا باسي همالك بتايبتيش أريكاك خرشي مسلمان الإسلامي تبكى لي ردا تودي مزقفت برا دنقم بينادي بشتم ناقري كتسي ألمانيا كان هلا هرتشان دانا بكومد دنجي دينن بكومد عندنا برلمان الرواني بغداد وإيرا دكري كتسي قليج لمن دكي تتسن بشتي من القزي تاقلي لمن دكي الصفاتي باركة دلال كده هرقلي إيه دكيو بارك الله فيك خوارا هاد باریوان برندك يارمتي من نادي زعما واسمع يعني ليرة أوخر كلمة يكمش بإنصافها أريكاك حزبك كذا صلاتي نبو كذا كذا صلاتي نبو قليت سيني لك يا أخر كذا شيء إسلامي تسد صلاتي هي تا لتو مظلم ترى طارية نفتي هي بفروشي شي بدأ استويهم قليل لو خاك مسلماني لون راس رضناري دو حزبي دا صلاة دار دو بنا مالا في سارة أو ملتي أو ولاتي تاران لكن لون عمي أو خسيب كي يالو لو بزارت أنا أقل لا يجري لا يتشيني هركز لو بس ما تزور نبي بلا بلا هركز هم يقلي هي لقرا وجدا يعني نارت على سر أوها يا عيلات أوها يعني إنصافك تهدي كاكتو هر أو خلكارنا ودنجان بيدا دنوا والله أقل براسي بين براسي دولة من بفكر حاول مظلومة لو والله أو دورة مدى كلا دورة مدى والله إيش بيزارة قنا يرى بدزينا هذه برام أوش تارى سرني خير كم يبروا عليها يرى لو أنا بدزبيلي نا والله خوما لباب جرين هم زمن الشهر وابو زول مستمسد بالله برام بالله نبوي تسليمي بيو بدزبيلي وان شاء دەستەکانت خۆش بێ. سپاس دەکەم باوکی عەبدوڵڵا موفق بن ئامین یا ڕەب. دەستەکانت خۆش بێ. چمە لای کاک مەلاستار لە بازیانەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دسا فوز كان محمد بو برنامج كان. خالي رازي بيا ربي لخدمتي زمان. اما كا وقت خوي لان صالي نوتيك را برنامج كت دوجي كويلاتي وسوسانه وظلم زولاري رژیم دیکتاتوری صدام بلان بداخوا لدواء هو للبطالة خوشيما بني وحيسا خلق بوتا كويلي حزب وبوتا كويلي شخصي سنة خلق لبرا وخلق جنزان لبيكاريا دامزران نية سد جرانا بنزين جرانا او نية كهربانية
خەڵکێکی خۆیەکی کۆچکە بەڕاستی من ئێستا ئەگەر لە جادی ئەمریکا بوومایە قافەی قیتار و سیارەمە قسە کوردستان و بەرەو ئەوروپا هەموو با خەڵک هەمووی کۆچکە ئەکی خۆیەکی یانێ خەڵک تۆ لە تێریەکە کاک ئێستا دامەزراندن نییە کار نییە مەعیشەت گرانە خەڵکە چ دوای ژیانی خۆیەکەوێ چی بۆ ئەم خەڵکە کراوە خەڵک سەری خۆی هەڵەگری ئێمە کۆیلین تاکە ئێمە قوڵکەیانە دێ ڕاپەڕینیشتر دروستکەین دوژی ئەم دەسەڵاتە کە ئەوەژیم ڕۆ بەڕاستی میلەتی کورد میلەتێکی سەوساوازارە نەهامەتیمان زۆر بینیوە ئەوە داکرێ بەڵام کە خەڵک ئەوەی اقتیداری هەیە ئەوەی دەسەڵاتی هەیە پارەی هەیە سەری خۆی هەڵەگرێ و ئەڕوا بە تایبەتی گەنجان لەبەرەوەی مەعیشەت گرانە لە وڵاتەیە ئەڕوا دوای مەعیشەتی خۆی و ژیانی خۆیەکەوێ بەڕاستی خەڵکەکە خۆیەکی کە ئەڕوا بێگومان دەستەکانت خۆش بێ ڕەبی سپاس بۆ تەوەرەکەتان سپاس بۆ کاک مەلاستا دەست و چاوت خۆش بێ لە بازیانەوە هیوای سەرکەوتن و لەرساگیت بۆ خوازین ئەچمە لای باوکی هەردەم لە کۆیەوە السلام عليكم استاذ محمود. وعليكم السلام ورحمة الله وبركاته باوکی هەردەم باش براكم. خوا لێ ڕازی بێ یاخوا الحەمدولله. والله من دەمێت تۆ زکاتم پێ بدەیت لەبەرەوەی ئەوە 250 دارە ئەودا بۆ مەرجیراوە یعنی ئەوەندە کردوم ئەودا بۆ مەرجیراوە. وەڵا لە خزمەتی جەنابتین فەرموو کاتت کراوەیە. زۆر داریکە ساڵم داوە پەیوەندیم بۆ وەرنەگیراوە. فەرموو لە خزمەتین قوربان. یەکەم شتم ئەمن داوا لە کۆمەڵ دەکەم سەکردات کۆمەڵ دەکەم لێ ڕۆژوان لێبێ ئینشەڵڵا بە هیچ شێوەک دارش کە لە گەیشتی پارتیزانە نیشن بە هیچ شێوەک زەرەر دەکەن. باش. ئەوە یەکەم دووەم پارتی هەر تەزویر دەکا ئەوە ئێستا بە ئەلکترۆنی کردوتی کۆمسیۆنی هەموو کڕیوەی بەغدایە کاکە لەوەی دڵنیا بنەوە هەموو حیزبەکان دڵنیا بنەوە کاکە کۆمسیۆنی کڕیوە لەگەڵ سەدر هەرچیان کۆمسیۆنیا کڕیوە ئێستا دەڵێن نەتیجەکە بەغدا هەمان نەتیجەی پێشووترە کاکە چۆن وایە ئەتۆ هەم دزی و گەندەڵێت کردویانی خەڵک هەر لەگەڵتا ئەوەکو ئی میسرمان پیشانددا ئی میسرشک و پێشان لە میسر هەتا حسنی مبارک ما بۆ سەتانەوەتنەوەی دەنا ئەوانەش عینەنەوەهان بە قورئان دەسەڵاتیان نەبێ سەتا پێنجیش نانن سوێن بە قورئان سوێن بە خوای گەورە سەتا پێنجیش نانن ئەگەر دەسەڵاتیان نەبێ. ئەوە یەکەم دووەم لە سەبارەت بە بەرنامەی داهاتوو ئەگەر بکرێ لەسەر نەوت بێ ئایا تو چەند ساڵە نەوتت وەرنەگرتووە یعنی من بۆ خۆم لە 2014 وەڵا بەبیللا نەوتم وەرنەگرتووە لە 2014 من نەوت دەکەم لە کۆیە قایم خامی کۆیە بۆ ناوە سەرخەت کاکە خۆت مات کردو لە ژوورە بەس معاشەکەت وەردەگری چ دەکەی بەس پێم بە قایم خامی کۆیە دوو چ دەکەی ئەوە معاشە وەردەگری ماشی 10 ملیۆن دینار وەردەگری خۆت لە ژوورێ ناوە تکار لێ دەکەم کۆیە زۆر شوێنشی ساردا دایم ڕەشەبای لێ دی ناوچەی شاخاویە هەر توار دەورەی تایە يعني قائم قام أتو بوداوا ناكل لحكومة بوداوا ناكل وزير سامن سرشتكان لا 2004 بار هند شان نود السليماني هنا دا بشيان كده مش خوازق ناجي ببار دانو خلشي اوصل يعني اوصل هي دارم نود بدل لك قائم قام برسر كان لي دكم براسي خش كو زور بشو زور مظلوم زور جميل لك لانكو لاند صلاه دارانو اما نوت بان هي لك كاكا اتا استغمو زاد كان الله ويران من زاد ما زرا هي لخواري والله شوريه بوجتي او زادي بجوخ سو زادي همو ايران كاكا او همو نوتبه تنكر دروا شوان ست تنكر نو دروا لكو يوبو ايران كاكا خو جان جوليا جانا كم باشم جوليا بله بله يعني براسي شوريه بو قائم قامو بو ملبنديه شتي لكويا هر زاده كي امام جلال باساب كان كاكا زادي لما كوي همو زادي ويرانا او تا ساجد او زادي تساق نكراوي بنا امام جلاله لا والله كاكا قائم قام قتي قائم قام بقر كان محمود جان يقدق قائم قام براقان كان قتي دبي هتا باران فلس سايد الشام بكرته وهتا هتا نكراو كاكا هذه لكاتي ابو زادن هتا عامل اشتانا في الدنيا دكمولوا لبوي بس طاري لي دزدي ولا دخوري باوشي اردم لكاتي ابو زادن بليني تاكردنيان دا بله فيش البشار مكان لكاتي رجلان البشار قائم قامي كوي قتي دبي بو باران فلس سايد الشام سابق كده هتا هسه هر خولي تذكري والله قدري وكذا ما تذكري بس ما يتن موظف يعني براسي شورية يعني او قاعدين نيان هولي الكويا او قاعدين نيان هولي الكويا كاكا ل 2016 او ديزاين بكره هتا هسه بس طاري لدزن كاكا الجان كويا نوتي هي تقتق نوتي هي يعني معقول نيا او ناصية فراموش كراوة هل فترة دولار كيف وصل بكر هموش شقام ورقاب باركاني في صادق دي بس اول دا يعني فطاري كله لا نينن دەستەکانت خۆش بێ باوکی هەردەم یەکشتی کەشمێرەسە بەرنامەکە کاک محمود جان بەڵێ جان وەڵام من هۆکاری پشتەوە بۆ دەبینەوە دەسەڵاتدارەکانمان
ئەوەندە چاوچنۆکن ئەوەندە چاوچنۆکن قەت تێبداخۆن نەوتی هەر سوێن بەخوای گەورە نەوتی هەر هەموو وڵاتە عەرەبیەکانیان بۆ بێنی یعنی نەوتا وەڵڵای سوێن دەخۆم بە قورئان نەوتی سعودیا کوێت يعني الله تعالى يعني كزور نوتيانية بويان بين السوين بقرآن تير ناخونوانا إذا يعني خومي لتبع تبقى بقرآن تير ناخونوانا نوتي همو خليجي عربي ينبو بين جوانا دەستخۆشی دەستخۆشی وە زەنا بشت باوکێردەم موفق بیبراکەم باوکی محەممەد وەرەگرم لە هەولێرەوە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله كاكا بنسبتي أو توري أما أنت جيري قسيكا خليني دكام أواني كدر ونسنا خارج تعبيرها تدكن لبو خويا ولبو أولاتي تدكن بله دوايا باشي أوي باشا أما تنكز لا عرب كانوا سوريا كانوا تركيا كانوا إيرانيا كانوا دين لولاتي ما إيشي دكن لو يعني أخذش خومان إيشي ناكن جوانا ايواني دي باشا اگر او مسألة قديمة داري اگر بهمو ايشا شي رازيني قلب اجنابي اگر بهمو نانا شي رازيني قلب رسيناري جوان بس قنزة كاني ما براي من فير نبوينا كاسبير كان فير بوينا موبايل شان هديو فتشا نازم سيريب كانوا نيوراني هربس النخوي يعني براسي او نوع ايشاش او نوع اشتلير تانا نية امش قنز بوينا امش بخومان هول من دايو و ئەوڕا نابێەوە پشتگیری گەنجام کەن و هەری کاریان بۆ بدۆزن هەری کاریان بۆ بدۆزنە بابا ئەمەش گەنج بووین بە خۆمان هیچمان لە بۆ خۆمان دەدیتەوە بەخۆ دەتۆ خەمەکی لە خۆت بخۆی ئەتوو بە تەمای حکومەتی نەوی حکومەت هەری کارت لە بۆ دا بمەزرێنی خۆ منادەم حکومەتەکیان نەباشە دوای ئەوەی یەک باشە خەڵکەکەی مە زۆر سەیرە یعنی دەیوە لە ماری خۆی پار بداتەوە کار ساددارێک ناچی لە بۆ دەنگدانێکی دەنگدان لە بۆ دەنگدانێکی دەیەوە بەتاکەش بگۆڕێ بەکەی زیویبی بابا انكاتو برو لما دندانه برو ديجي فاكي شتي برو صوتي بدا كومري سامي برو بدا ازبتيتكا يعني معقوله ما ستا سلودوك يعني فنجا حشكر ناس ولا بو دنداني انت لما ياخذ فارد دايته ودك وسكش وكيف يتوبي ناتي لما دندانه شي والله برامدنا بارتي شتي حتى تفي قيامته دنا حكم دكن او هذه والله جنزه كان باش له ليرانا كاسبي شنا كان بخويا يعني او خلك بيقانا وليرانا كاسبي دكاتو باش كاش من التشنو بخويا يعني مو شيء كي يعني دي اي شيء شعبي تناروش قلتم بإسراعات يورانا هربتين خير يعني تعمل له موبايل او يبيتنو او لازم تقدرنا وشتانا دستكانت خوش دستكانت خوش باوکی محەممەد سپاس دەکەم باوکی ڕۆنیاکۆ تا پەیوەندی لە کوێوە وەرەگرم السلام عليكم وعليك السلام ورحمة الله باوکی ڕۆنیا دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم سپاس دەکەین بەڕاستی ئەو برادەرێک پێش من لە کوێوە قسەی جوانی کردووە بەڕاستی ئەوەی وچێت هێشتان کەمە بەڕاستی کۆچی گەنجان بە بۆنەی ئەو حکومەتەیە کۆچەکە گەنج بەڵێ کە تۆ نە ئیشێکە هەبێ نە کارە هەبێ باش صاحب نەوت و غاز و گاز نەت بەرمیە نەوتێکت دەدرێتێ نەبەت لە غازێکت دەدرێتێ بۆنزین ئاخر بۆنزین بە 450 لە خواروی عێراق لێرە بە 950 وای فەرمووە ئەزڵێن ئێمە ببێ عێراق یەک شتمان پێنا ئەی بۆ بەنزینەکە لەگەڵ عێراق نایدەی جوانە باشە وەک ئەو برادەرە باسی قایم خامی کۆیەک ڕاستەکە قایم خامی کۆی تۆ بۆ نایەی داوای نەوت بۆ خەڵکی کۆیە بکەی نەزاری شارەوانی کاتۆرە پۆڵانێکم بۆ تێکەڵە ڕێژکە ئەڵێ وڵات تەجاوزاتە هیچی بۆ ناکرێ بۆ تەجاوزات بە شەری لێ نییە لێرە جۆی لێبێ بەڵێ دەستەکانت خۆش بێ سپاس دەکەم باوکم و سەرکەوتوو بن ئینشاءالله سپاس بۆ تۆیش سەرکەوتوو بی براگیان لەش ساوێ و مۆفەق بی بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەڵقەیەم جارەی دوانگەی خەڵکتان پێشەش کرا تاڵقەیەکی تریان بەرنامەیە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم سپاس باوکارانم ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه